چیرۆکی گفتوگۆی بێزەنتی چییە؟ فەیلسوفی یۆنانی سوقرات دەڵێت گفتوگۆ هونەرە، ئەوەی دەیکات دەبێت هونەرمەند بێت، چونکە گفتوگۆ ڕێگەی گەیشتنە بەرەو حەقیقەت لە ڕێگەی ئاڵوگۆڕی بەڵگەیی ئەقلانی و لۆجیکی. بەرزترین ئاستی دیالۆگ و گفتوگۆ لە پەرتووکی کۆماری ئەفلاتوندایە کە کەسیەتی سوقرات بەرجەستەی دەکات. سەرجەم ئەو گفتوگویانی لە کاتی خۆیدا ناکرێت و بابەتە گرنگەکان دەخاتە لاوە پێی دەڵێن گفتوگۆی بێزەنتی، یان هەر موناقەشەیەک تیایدا نەگەیشتن بە ئاکامێک و سەری کێشا بۆ ململانێ پێی دەوترێت گفتوگۆی بێزەنتی. با بزانین چیرۆکی ئەو گفتوگۆیە چییە و لەکوێوە سەرچاوەی گرتووە. دوای ئەوەی ئیمپراتۆر قوستەنتین شاری بێزەنتین داگیر دەکات لە ساڵی 335 زاینی، دەیکات بە پایتەختی ئیمپراتۆریەتەکە، دواتر ناسرا بە ئیمپراتۆریەتی ڕۆمانی ڕۆژەڵات و دواتر ناوی شارەکە دەگۆڕێت بە شاری قوستەنتین. ئاینی پەیڕەوکراوی وڵات و خەڵک ئاینی مەسیحی بوو. قەشەکان و پیاوانی ئاینی لەناو شارەکەدا بە درێژایی چەندین سەدا هەموو شتێکیان وەلاوە نابوو، خەریکی موناقەشە بوون. خەڵکەکەش بەسەر بەرەو باڵەکانی ئاینی مەسیحی دابەش ببوو. ساڵی 1453 خلافەتی عوسمانیەکان کە ماوەیەکی زۆر بوو خەونی گرتنی قوستەنتینیان هەبوو، دەستیان کرد بە ئامادەکاری، بەڵام دانیشتوانی ئیمپراتۆریەتەکە لە کەنیسە و سنتەری شار و تەواوی ناوەندەکاندا ئەوەی بۆیان گفتوگۆ نەبوو ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان بوو، بەتایبەت خۆ ئامادەکردن بۆ مەترسیەکانی داگیرکردنی شارەکە لەلایەن عوسمانیەکان. تەوەرەکانی گفتوگۆی ئەو کاتە: ئایا مەلائیکە لە چی دروستکراوە؟ ئایا مەلائیکەکان ڕەگەزیان چییە؟ نێرن یان مێ؟ لە دروستبووندا چی پێش چی دروست بووە؟ ئایا ئیسای مەسیح لە کام لای خوددادا دانیشتووە؟ شەیتان قەبارەی چەندە؟ ئەمە و دەیان پرسیاری هاوشێوە کە بەشێکیان پەیوەستی باڵەکانی ئاینی مەسیحی بوو. چۆنیەتی گرتنی شارەکە. دوای مردنی سوڵتان مورادی دووەم، محەممەد فاتیح بوو بە سوڵتانی عوسمانیەکان. محەممەد فاتیح قەڵایەکی لە گەروی بۆسفۆر بەرامبەر بە قەڵای بایەزیدی یەکەم لە کەناری ئاسیا بوونیاتنە. لەو کاتەدا ئیمپراتۆریەتی قوستەنتین داوای هاوکاری لە وڵاتانی ئەوروپا کرد کە هاوکاری بکەن، بەڵام کەس بەدەمیەوە نەهات. تەنیا پاپای مەسیحیەکان بەڵێنی هاوکاری پێدا بە مەرجێک هەردوو کەنیسەی ڕۆژەڵات و ڕۆژئاوا ببن بە یەک، بەڵام داواکاریەکەی ڕەت کرایەوە. سوڵتانی عوسمانیەکان بەرەوگرتنی شارەکە هەنگاوی ناو توانی شارەکە گەمارۆ بکات. گەمارو شارەکە بۆ ماوەی 53 ڕۆژ بەردەوام بوو. بە درێژایی ماوەی گەمارۆدانی شارەکە هێشتا زانایان و نووسەران و قەشەکان و پیاوانی ئاینیش دەستبەرداری گفتوگۆی خۆیان نەبوون و هەموو شتێکی تریان فەرامۆش کرد. دوای 53 ڕۆژی گەمارۆدانەکە و نەبوونی هیچ بەرەنگاریە، سوڵتان محەممەد فاتیح هێرشی بۆ گرتنی شارەکە دەست پێ کرد و توانی دیواری شارەکە ببڕێت و پاشان تەواوی شارەکە بخاتە ژێر دەستی خۆیەوە. لە ئەنجامدا دوای 11 سەدە لە حکمی بێزەنتینیەکان، سوڵتان محەممەد فاتیح سوڵتانی عوسمانی توانی تەواوی شارەکە بگرێت و پایتەختی خلافەتەکەی لە ئەدرنەوە گواستەوە بۆ شارە نوێیەکە. دواتر ناوی شارەکەی گۆڕی بۆ ئیسلامبوڵ، پاشان ناوەکەی گۆڕا بۆ ئیستانبوڵ. لەو کاتەوە هەر گفتوگۆیەک لە ناوەندی سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری تەوەرەکانی عەقڵانی و لۆجیکی نەبێت و گرێدراوی ژیانی خەڵکی نەبێت، پێی دەوترێت گفتوگۆی بێزەنتی.